بۆ این موچەیەوە تاوان ئەو ئێستا هەموو بڵێن بووە بەو بینی بانقی ئەگەرنا تاخیرە بێوانە موچەکە ئەگەر ئەوانە بێ لەوانەیە بڵم بە 10 ڕۆژ بەرت نەکەوت چکە هیچ بە پارەکاکرێ یانەوە حەقا و پرسیارە لە ئەو پێشتر گۆڕان بووی ساوزانام ڕەنگیشی گۆڕاوە نازانام ناوی چییە؟ ئاوات بەڵێ بەڵێ ئەو پێشتر گۆڕا ئەوە بوو بەس ڕەنگەکەی گۆڕاوە پێشتریش دانێکی کا بوو ناوی ئەمە حملانی ناو بوو ئەوژە ڕەنگەی گۆڕا ئەوە لەوان بپرسن چکە ئەمە پاراخوا ئێسەوە داوای ئەوم کرد 45 بزانین چەنە ئەو تیکتەکەشم لەگەڵیەوە کردەگە بیێنێ وڵا ئەوەیەنە ئەوە 45م داواگرە 35 ێنە ئەو دەی بۆ ئەینە ڕوا بۆ ئاواتی شێخ جەناب و حەملانە ڕۆ ئەمەی دارایەکان تۆ وەرە سیقە لەسەرەوەش نەبێ یعنی زۆر سەیر ئەو معارەزە ساختەکان بە دەسەڵاتی زاڵمەوە هەمویان بەم هەژماری ساخت ینی بەم هەژماری منەی ئەو ئۆپۆسیۆنە ساختە و دەسەڵاتی زاڵمە خۆیان بەوە وەریەگرن هەمویان بەکاش ینی بە ئەچێت سەر حساباتیان باشە بۆ لە پەرلەمان شتێکیان نەکرد ڕوبەڕووی ببنەوە هیچ بەس لە فەیسبوک و لە سۆشیال میدیای ئەمە دژینوانە بینم سەرۆکی ئۆپۆسیۆنەکان خۆیان ماڵی لە ئەوەی لە هیواستیە دانەی کێشان لەم ئەڵمانی و نازام چیە لە تەنیشتی خۆیان و ئەیتیەم دانراوە ئەوان نشەی پارێزن بەخۆی ئەو ڕۆژە بینیم ڕسمیشی بڵاو بێتەوە ئەوە کاوەرێکرێ بە ئەوە بە ئەیتیەمەکەەوە بەم هەژماری منوانە وەرێک